کۆنفرانسی ناوچەی مەڵبەندی دەی کۆمەڵی ئیسلامی بوو هەندەران خوشکان و برایان لەم شوێنە کۆبوونەوە و دیارە ئەم پرۆسەیە چەند ئیشێکی تیاکرێن کۆنفرانسەیەکێک لەوانە هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەند و هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە و مناقەشە و تاوتۆکردنی لایحەی کۆمەڵی ئیسلامیە دیارە قۆناغی یەکەم تەواو بوو کە بەرپرسی مەڵبەند هەڵبژێرا من و برای بەڕێزم کاک حاج عەبدولسەمەد بەربژێر بووین و خوشکان و برایان و ئەمانەتان بۆ جاری دووەم خستەوە سەر شانی بەندە و ئێمە ئینشاڵڵا بە هیوای هاوکاری و خوشکان و برایانمان لێرە و پشتیوانی سەرکردایەتی خۆمان بۆ ئیشوکاری ئێرە بە هیوا ئەخوازیین پلانمان ئینشاڵڵا بۆ 4 ساڵی داهاتوو باس کرد بە تەفسیلی بەڵام ئەوەی لێرا بێڵێم ئەوەیە کە کۆی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە ئەوروپا گرێ بدەین بە تۆڕێکی ڕێخستنەوە و ئێمە کەمپینی ساڵانەمان هەیە زیاتر برەی پێ بدەین بڕیارماندا ئینشاڵڵا پەیمانگایەکی پێگەیاندن زانستی شەرعی دروستکەین و ئینشاڵڵا کۆمەڵی خوشک و برای باش بخەینە ناو ساحەی دینداری داوەوە و برەو بدەین بە پەروەردە بە بانگەواز و یانە گشتەکان بینی بکەینەوە